کامانن ئەو خۆراکانەی دەبنە هۆی زیادبوونی شیری دایک. شۆفان بڕێکی زۆر پڕۆتین و ڤیتامین و کانزا و ڕیشاڵی خۆراکی تێدایە و مادەی بیتا گلوکانی تێدایە کە دەبێتە هۆی زیادبوونی شیری دایک. سپێناخ ئەمڕۆکە بڕێکی زۆر مادەی ئاسنی تێدایە و بە بژاردەیەکی باش بۆ زۆربوونی شیری دایک دادەنرێت. سیر بە خۆراکێکی ئەفسوناوی دادەنرێت بۆ زیادبوونی شیر و ڕێنوێنی دایکان دەکرێت بە خواردنی ڕێژەیەکی زۆر باشی سیر. شەربەتی میوە ڕێنوێنی دایکانی شیردەر دەکرێت شەربەتی کاڵک و هەنار و پرتەقاڵ و میوەکانی تر بخۆنەوە بە هۆی ئەوەی سوودێکی زۆری هەیە بۆیان. بادەم دەوڵەمەندە بە کالسیۆمی ئۆمیگا 3 کە ئەو مادانە هۆرمۆنی شیردان هاندەدەن. جۆ ئەم جۆرە دانەوێڵەیە دەوڵەمەندە بە مادەی گلوکان و ڕیشاڵەکان کە دەبێتە هۆی زیادبوونی شیردان و یارمەتیدەرە بۆ شێدارهێشتنەوەی جەستە. قەیسی سەرباری ئەوەی ئەم میوەیە بەسوودە بۆ زیادبوونی شیری دایک، هەروەها هۆکارە بۆ هاوسەنگی هۆرمۆنەکان لە جەستەدا. شیری مانگا پێویستە ڕۆژانە دایکی شیردەر 2 کوب شیر بخواتەوە بەلایەنی کەمەوە. هەرچەندە زیاتر شیر بخواتەوە ڕێژەی شیردان زیاد دەبێت و پارێزگاری لە ڕێژەی کالسیۆم لە ناو جەستەدا دەکات. نۆک دەوڵەمەندە بە مادەی ئاسن و ڤیتامین B و ڕیشاڵەکان و کالسیۆم و سوودێکی زۆری هەیە. گێزەر دەوڵەمەندە بە ڤیتامین A و یارمەتیدەرە بۆ باشترکردنی کوالیتی شیری دایک. سەوزەوات ئەو سەوزەواتانی ڕەنگیان تۆخە وەک ڕێحانە و کەلەرم بە سەرچاوەیەکی باشی کالسیۆم و ئاسن و ڤیتامین A و ڤیتامین K دادەنرێت و سوودێکی زۆری بۆ منداڵ و دایکی شیردەر هەیە. خورما دەوڵەمەندە بە مادەی ئاسن و کالسیۆم و بە سەرچاوەیەکی باش دادەنرێت بۆ پارێزگاری لە ڕێژەی کلۆکۆز لە جەستەی ئافرەتی شیردەر. ماسی سەلەمۆن دەوڵەمەندە بە مادەی ئۆمیگا 3 و چەوریە بنەڕەتیەکان کە ئەوەش پێکهاتەیەکی سەرەکی پێویستە بۆ بەرهەمهێنانی شیری دایک. پەتاتە بڕێکی زۆر مادەی بیتا کارۆتینی تێدایە کە توانای زیادکردنی شیری دایکی هەیە. هێلکە بە سەرچاوەیەکی ئۆمیگا 3 و ڤیتامین A و کالسیۆم و ژمارەیەکی ڕەگەزی دیکەی خۆراکی دادەنرێت کە جاستەی دایک پێویستی پێی هەیە لە کاتی شیرداندا.